ماوەی 3 مانگە نەخۆشی ڤایرۆسی جگەر لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی بڵاو بۆتەوە و ژمارەی توشبوانی نەخۆشیەکەش بۆ 23 کەس بەرز بۆتەوە. لە ئێستاشدا بەهۆی گوێپێنەدان و پشت گوێخستن و چارەسەر نەکردنیان ماوەی 4 ڕۆژە 14 کەس لەو زیندانیان ئەمانیان لە خواردن گرتووە و باری تەندروستیشان بەرەو خراپبوون دەڕوات. دەرکەوکە نزیکی 17 نەفەر 8 نەفەر ڤایرۆسی جگەرمانەیە لە نۆعی C و B. الآنەوە دەسێ مانگە حکومەت نەیە بەدەممان و نائیلاجمان نەکەن هیچ شتێک هەموومان لێمان دەرکەوتووە هەموومان قاچمانێژەکان لێمان دەرکەوتووە. الآن ئێمە ئەوڵ 5 نەفەر بووین دوایە بووین بە 8 نەفەر دوای ڕێژەکەمان ئەم بەرز بۆتەوە بۆ بە 17 و 22 نەفەر الآن دقیق 22 نەفەری یانەوێ شتەکە کە بکەن تێگەی یانەوێ شتەکە کە بکەن لە دەرۆ پێی نەزانن. تەندروستی وەزارەتی تەندروستی دەرۆ نایە بەهانامانەوە ڤایرۆسەکە تقریبا 15 نەفەرمان ڤایرۆسی سیمانەیە لە نۆعی سی ڤایرۆسی جگەر لە نۆعی ئەو باقیەکەش بیە دانەیەکیشان ئایدزە ئەچین بۆ دانکێشان دانمان ناکێشن دەمامەکە بەسەڵڵێ ئێوە پیسن ئەچین بۆ دکتۆر ئەڵێ دەمامەکە بەسەڵێ هەناسە بۆ لاوە بێ یعنی ئەچین بۆ دەلاخانە نایڵن تەواو باری دەرونیشمانیان تێکداوە کاگڕاستی بەخاتی خوا بەشم بێ بەهانامانەوە بەخوا تەواو فۆتۆ لە دوێنەشۆن لە دوێنەوە نانمان زۆر هیچ ناخۆین وەزعی تەندروستیشمان باش نییە هەموو شتەکانیشمان خستۆتە بەر خراپیەکە ناخۆین بەخوا وەزعمان زۆر خراپە بەخوای ئێستا لە قاعەیە 14 نەفەرمانمان کردووە مانمان کردووە بەڵام حد یعنی پێمان بشکێن بە زۆر وەڵا ناشێنی زێمە هیچ وەزعە تەندروستیە بە خراپەوە ئەو تەواو سوشاریشیان هێناوە بۆمان. بۆ بە دووەداچوونی سکاڵایە و زیندانیانە تیمی پەیام 2 جار سەردانی زیندانی چاکسازی گەورانی سلێمانی کرد بەڵام ڕێگەیان پێنەدرا بچنە ناو زیندانەکەوە. هەروەها جێگری بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی بە بیانووی نەبوونی مۆڵەتی قسەکردن ئامادە نەبوو هیچ قسەیەک لەو بارەوە بکات. هاوکات پارێزگاری سلێمانیش وتی هیچ زانیاریەکی لەسەر و بابەتە نییە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و وتەبێژی دادگای سلێمانیش وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە. بە پێی وتەی زیندانیەکان لە سەرەتادا تەنها 5 کەس هەڵگری ڤایرۆسەکە بوون بەڵام دواتر ڕێژەکە گەشتۆتە 17 کەس و لە ئێستاشدا ژمارەی توشبوانی ڤایرۆسی جگەر بۆ 22 زیندانی بەرز بۆتەوە. هەروەها کەسێکیش لە کاتی پشکنین دەرکەوتووە کە هەڵگری ڤایرۆسی ئایدزە و لە زیندانی تاکە کەسیدایە. 17 زیندانیش لەو زیندانیانەی کە هەڵگری ڤایرۆسی جگەرن لە زیندانیەکانی دیکە جیا کراونەتەوە و لە قاعەیەکدا بند کراون. لا چەند ڕۆژی ڕابردووشدا وەزیری تەندروستی حکومەتی هەرێم و نووسینگەی سلێمانی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ بە مەبەستی بە دوواداچوونی نەخۆشی ئەو زیندانیانە سەردانی زیندانی چاکسازی گەورانیان کردووە بەڵام بەوتەی زیندانیەکان بەرپرسانی چاکسازی گەورانی سلێمانی شاردوونیانەتەوە و نەیان هێشتووە لیژنەکان بیان بین و بەسەریان بکەنەوە. لە کۆی 22 زیندانی توشبوو 15 کەسیان هەڵگری ڤایرۆسی جگەرن لە جۆری سی و حوتی دیکەشیان لە جۆری بی کە دوو مەترسیدارترین جۆری نەخۆشی ڤایرۆسەکەن کە ئەگەر خێرا کۆنتڕۆڵ نەکرێت ئەوە ڕێژەی توشبووان زیاد دەکات بەتایبەت بەهۆی ئەوەی کە ڤایرۆسی جگەر یەکێکە لەو نەخۆشیانەی خێرا بڵاو دەبێتەوە و ڕێگای بڵاوبوونەوەشی زۆرە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.